ناوەڕۆکی قۆناغی دووەمی هەڵمەتی دژی گەندەڵکاران چۆن دەبێت؟ بازرگان و دەڵاڵی بەرپرسانی کورد چۆن لە پرۆسەکان تێوە دەگلێن؟ تیمی عەلی زەیدی لێکۆڵینەوەکانیان بۆ دەستپێکی قۆناغێکی تری دەستگیرکردنی گەندەڵکاران دەست پێ کردووە. بەپێی زانیاریە بەردەستەکان لەم قۆناغا جگە لە بەرپرسانی حکومی و پەرلەمانتاران کۆمپانیا و بازرگانانیش دەگرێتەوە. بەپێی بەدواداچوونی ستاندەر لەم قۆناغا ناوی ژمارەیەک کۆمپانیا کە خاوەنداریان بۆ بەرپرسانی کورد دەگەڕێتەوە لەلای خەڵکی دیکە بەڕێوە دەبردرێن لە ناوەڕاست و باشووری عێراق کار دەکەن ناویان لە دۆسیەکاندا دێت. هەروەها دەست بەسەر ژمارەیەکی زیاتری ماڵ و مڵکی ئەم جۆرە بازرگان و کۆمپانیایانە دەگیرێت کە لە هەولێر و شارەکانی دیکەی هەرێم کراون. تا ئێستا حکوومەتی هەرێم و دەستگامیەکانی بەپێی داواکاریەکانی بەغدا جوڵاونەتەوە، ئەگەرچی نیگەرانیەک بە بەرپرسانی هەرێم دیارە چونکە هیچ زانیاریەکیان لەبارەی قۆناغەکانی داهاتووی پرۆسەکە نیە. ئەمەش بەهۆی ئەوەی جگە لە بازنەیەکی بچووکی دەرەوەی زەیدی و فایق زێدان زانیاریەکان لەبارەی کەسە داواکراوەکان بەکەس نادرێت تا ئەو کاتەی نۆرەی دەستگیرکردنیان دێت. هەڵمەتەکە تا ئێستا جێی ڕەزامەندی ئەمریکایە وە ئەمڕۆ بەپێی نیویۆرک تایمز ئیدارەی ترامپ بڕیاریدا گوژمەیەک دۆلار دوای 3 مانگ لە ڕێگری لێی لە ڕێی فڕۆکەوە بگەێنرێتە عێراق. لە کاتێکدایە بەهۆی سپیکردنەوەی پارە بۆ ئێران بە بڕیاری ترامپ ناردنی دۆلار وەستێنرا بوو، بەڵام هەنگاوەکانی زەیدی پێدەچێت بە دڵی ئیدارەی ترامپ بێت، بۆیە قۆناغ بە قۆناغ پاڵپشتی دارایی خەریکە دەست پێ دەکات. پێدوایە پرۆسەکە لە کۆتایی سەری گەندەڵکارە گەورەکانی بەغدا و هەرێم بخوات